لە یادی سێ ساڵەی دامەزرانی ڕادیۆی گەڕیانە پیرۆزبایەکی گەرم لە بیسەران و بینەرانی ئەم ڕادیۆیە ئەەکەم، پیرۆزبایەکی زۆر گەرم لە ستافە دڵسۆزەکەی ڕادیۆی گەڕیان ئەەکەم کە خۆبەخشانە دڵسۆزانە چکاک جەزای ساز ستافە بەڕێزەکەی زۆر دڵسۆزانە لە خزمەتی هونەری ڕەسەنی کوردیا بوون و هەموو هەوڵێکیانناوە لەم سێ ساڵەیە کە هونەری ڕەسەنی کوردی پارێزراو بێ و لە کەیار نەبێ و نێڵن هیچ جۆرە نقصانیەک بکەوێتە هونەری ڕەسەنی ئەسڵی گوتەوە کوردەواری و ئەم ڕادیۆ بەڕێزە زۆر لە خزمەتی پاراستنی ئەخلاقی بەرزی کوردەواریە بووە. ئەو ئەخلاقە جوانە کوردەواریەی کە لە هونەری ڕەسەنی ئێمەیە هەیە. ڕادیۆی گەڕیان خۆبەخشانە هەروەها ماندوونە ناسانە لە خزمەتی ئەم هونەرەیە بوون. من هادی مەحموود خۆشم بەرنامەیەکی ڕەسەنم هەیە لە ڕادیۆی گەڕیان بە ناوی دەمەتەقێ لەگەڵ عەریف حەمەتاڵ. جاریشتر پیرۆز بێ سێ ساڵەی ڕادیۆی گەڕیان و هیوای بەردەوامی بۆ خوازم.